ماوەستە ڕێبوار بەیانی و باش زۆر سپاسم بەیانێ لە بەرنامەی بەیانی کورسات نیوز لەگەڵمانە بیت. وەرکشۆپی بەشی یاسا بە هاوبەشی بەشی ئەندازی شارستانی زانکۆکتان، یعنی لەم وەرکشۆپە ئێوە دەتانوێت چ ڕوونکردنەوەیەک یاخود چ بابەتێکی پەیوەستدار بە گرفتەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان و کاری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە دیوێکی تردا ئێوە چۆن دەتانەوێت ئەم پرسە گفتوگۆ بکەن و پەنجە لە چ سەرچ کەم و کورتیەک لەم دوو کەرتە گرنگەی هەرێمی کوردستان دابنێن؟ بەڵێ باینتان باش، زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڵێ ئەمڕۆ بەشی یاسامان بە هەمانگی لەگەڵ بەشی ئەندازیاری شارستانی زانکۆی گەرمیان لە ڕوانگەی هەستکردمان بە زەڕەتی پرسەکە و گرنگی پرسەکەەوە پەیوەندی پرسەکە بە ژیانی هاوڵاتیان و سێکتەرەکانی حکومڕانیەوە پێمان باش بوو ئەم وەرشۆپمانۆک یەکەمین وەرشۆپی ساڵی نوێ و یەکەمین وەرشۆپی هەماهنگگی نێوان ئەم دوو بەشە زانستی ئەنجام بدەین لەسەر کەرتی وەبەرهێنان، سیاسەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و کەرتی نیشتەجێبوون و نمونەیەک. کەرتی نیشتەجێبوون پێمان وایە گرنگترین کەرتە لە پێش هەموو کەرتەکانی ترەوە دێ کە پێویستە قسەی لەسەر بکرێت. ئێمە ئەمڕۆ لە سێ تەوەرەوە قسە لەسەرم پرساکەین. تەوەرێکیان ئابوووریە کە مامۆسایەکی پسپۆڕی ئابووری قسەی لەسەرەکە، چکە وەبەرهێنان ڕەهەندێکی گرنگی ئابووری هەیە. وەبەرهێنان لە ئەسڵا بۆ ئەوەیە کە بێتە هۆی گەشەی ئابووری لە وڵاتە، بێتە هۆی تەنمەی اقتصادی دروست بکە، هەلی کار بڕەخسێنێ، واتە گرنگیەکی زۆری ئابووری هەیە لە کەرتەکانی وەبەرهێنان. تەبعاً پێشکی کەرتی وەبەرهێنان تەنها نیشتەجێبوون نییە، ئەنی ئەمە بۆی فراوانتر قسە بکەین. وەبەرهێنان لە بواری ژینگە، وەبەرهێنان لە بواری سیاحە، وەبەرهێنان لە بواری استثماری نەوتیە، وەبەرهێنان لە بواری پەروەردە و تعلیم و خوێندن، هەموو ئەمانە ئەکرێ وەبەرهێنانی تیا بکرێ، ئەکرێ بێتە هەیەکێک لەم سێکتەرانە، ئەنی بێتە مای گەشەکردنی وڵات لە چەندین ڕەهەندەوە. بۆیە جان بە ئابوووریەکەی گرنگی ئەوەیە کە چۆن وەبەرهێنان وا لێ بکەین، چۆن سیاسەتی وەبەرهێنان تەنزیم بکەین لە ڕووی یاساییەوە کە بێتە هۆی گەشەکردنی ئابووری لە هەرێمی کوردستان، بژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستان. پاشان لە ڕووی هەندەسیەوە سەرۆکی بەشی هەندەسەمان لەگەڵایە لە جان بە هەندەسیەکەی قساکە وەبەرهێنان چۆن ڕێک بخێنەوە لە ڕووی هەندەسیەوە. ئەم هەموو پرۆژە و گوند و ناوچانە دروست ئەکرێ، ئایا لە ڕووی هەندەسیەوە ئەمە دروستە، ئایا دروست نییە؟ ئەو پسپۆڕێکی ئەندازیاری قسەی لەسەرەکە. پاشان ئێمەش لە ڕۆی یاساییەکە و قسە لەسەر گەرنتیەکانی یەکەی نیشتەجێبوونەکەین لە هەرێمی کوردستان. ینی بیرمانە چیە؟ ئێستا پێویستی خەڵ بۆ یەکەی نیشتەجێبوون لە پێش هەموو پێداویستەکانی ترەوەیە. ئەمە هەر لە هەموو فقاکان لەسەرمە کۆکردووە، پێداویستی عملی خەڵکیش ئەنی ئیسپاتی ئەماکە. ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە وەبەرهێنان زۆرە، پرۆژەی نیشتەجێبوون زۆرە، بەڵام سیقە و متمانەی خەڵ بە پرۆژەکان لە ئاستێکی ئێجگار لاوازایە. هۆکاری ئەمە چییە؟ ئێمە مانوی لەم ڕەهەندەوە ئەنی تیش بقینە سەر بواری وەبەرهێنان و کەرتی نیشتەجێبوون. یاسای وەبەرهێنانمان هەیە لە هەرێمی کوردستان ژمارە 4 ساڵی 2006. یاسایەکە بۆ کاتە باش بووە، بۆ چەند ساڵی دوای خۆی باش بوو، بەڵام یاسایەکە پێویستی بە هەموارکردنی جەزری هەیە، پێویستی بە پڕکردنەوەی ئەو نەواقسانەیە ڕاتەگرم. یعنی پێت وایە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان هێشتا نەگەشتوین بەو قۆناغی بتوانین یعنی بە دڵی خەڵک پرۆژەی نیشتەجێبوون بکەین، بە دڵی خەڵک ئێمە بتوانین کاری وەبەرهێنان بکەین. وەبەرهێنانەکان ئێمە لە چ بازنەیەک دەخولێتەوە، یعنی تەنها ئێمە بیر لەواکەین باڵەخانەی بەرز دروست بکەین، بازاڕی هاوچەرخ دروست بکەین، ینی بیرمان لە دواتری کاری ئەم پرۆژانە کردوێتەوە. یعنی ئێوە دەتانوێت لە وەرکشۆپە زیاتر تەنها لایەنی گرفت و ئاریشەکان باس بکەن یا چارەسەریشتان دۆزیوەتەوە؟ طبعاً ئێمە باسی گرفتەکانەکەین و باسی نەواقسەکانی یاسای وەبەرهێنان و یاساکانی تری کە پەیوەندیان بە پرسەوەکەین لە هەمان کاتە پێشنیاری زانستی خێنە ڕوو بۆ چارەسەر. ئێمە پێمان وایە تەنها دروستکردنی پرۆژە کافی نییە، تەنها زۆربۆری پرۆژە کافی نییە لە هەرێمی کوردستان و بە نەتیجەش بینیومانە ئەوەی کە هەیە ئێستا خەڵک سیقە و متمانەی بەم پرۆژان لە ئاستێکی لاوازە. سیقەکە ئەوشی کە متمانەی نییە ئەنی لەسەر حەقنەوە ڕاستی هاوڵاتیان مشتری کڕیار بۆ لەبەر ئەوەی گەرنتی یاسایی تەواو نییە بۆ مڵکایەتی ئەم یەکانە بۆ کڕیار. ئەسڵەن تا ئێستا لە عێراقا بەگشتووە لە هەرێمی کوردستانی شەکە ئێمە قسەی لەسەرەکەین، یاسایەکمان نییە ئەم جۆرە گرێبەستانە ڕێک بخات. یاسایەکمانی حقوق و واجباتی مستەسمیر و ئەو کەسێک کە دیە یەکەیەکی نیشتەجێبوو نەکرێت لە وەبەرهێن ڕێک بخات. فراقی قانونیمان هەیە بەداخەوە پەرلەمانی کوردستانیش تا ئێستا بیری نەکردوێتەوە لەوەی کە دەست بەم ئەرکی کێ ئەم فراقە قانونیە یعنی ڕێک بخاتەوە و
ینی پرۆژە یاسایەک بێ بەدڵی هەموو لایەک یعنی ئێمە ئێستا بینی لە هەرێمی کوردستان پرۆژەی زۆر باشە کرێ بەڵام سیرەکەی خەڵک گلەی لەم پرۆژانە هەیە خەڵک ینی ئەو بەڵێن نامانەی کە لە پێشەوەی پرۆژەکە جێبەجێکە شتێکە و دوای جێبەجێکردن شتێکی ترە ئەرکی کێ ئەمە ڕێک بخات طبعا ئەرکەکە زۆر کەس چۆن لایەنەگرێتەوە یەکێک لەوانە ئەرکی زانستی مەز ئێمە و ناوەندە زانستێک یاساییەکانەکە لە ڕووی زانستیەوە چارەسەر بخەنە ڕوو ئەرکی پەرلەمانە کە بەم پێشنیارانتانە وەربگرێەوە پرۆژە یاسا ئامادە بکە و یاسای پێدەرکە و یاسای وەبەرهێنان تعدیل کاتەوە بە شێوەیەکی گونجاو لەگەڵ ئەو تەوسیاتانەی کە بۆیان دەڕوا پاشان ئەرکی دەستەی باڵای وەبەرهێنانە کە چاودێرێکی چڕی پرۆژەکان بکات ئەرکی بەڕێوەبەرایەتەکانی وەبەرهێنانی ناوچەکان و پارێزگاکان و ئیدارەکانە کە چاودێرێکی جددی پرۆژەکانی شتەجێبوون بکەن چکە ئێستا ڕاستە چاودێری ئەەکەن بەڵام ئامرازی یاسایی تەواویان بەدەستەوە نییە بۆ چاودێریەکە چاودێری تەنها لە ڕووی مواد و کوالەتی موادەکانەوەیە ئێمە کۆمەڵ خەلەلمانێ لەم پرۆژانە مەبەستم پرۆژێکی دیاریکرااو نییە ینی لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک فراغمان هەیە بۆ چاودێریکردنی پرۆژەکان بۆ گەرنتی مافی هاوڵاتیان یەکێک لەوانەوە کوتم تا ئێستا ئێمە گەرنتی مڵکایەتی ئەمێکانەمان نییە ینی یاسایەکمان نییە موادی قاونیمان نییە ئەم بابەتە ڕێک بخات فراغی ئەم بە توێژینەوە قسەمان لەسەر کرد ئەم ڕۆژ بە وەرشۆ قسەی لەسەرەکەین و پێشنیار ماخسۆتە ڕوو بە خاڵێکی تر گەرنتیمان نییە بۆی کە ئەم پرۆژانە تەواو بکرێن هەن تەماشاکە ئێستا بۆچی خەڵک زۆر کاتی ئەڵی پرۆژەیەکی وەبەرهێنانە پسولەی ئەکرێ زۆر متمانەی نییە ئەڵێ پرۆژەی وەبەرهێنانە کی ئەڵە تەواوەکرێ ئەم قسە بۆ قسێکی عرفی و ئام خۆ ڕاستی شانی لە ڕێ قانونیەوە زەمان نییە بۆ تەواوکردنی ئەم پرۆژێ ئەوەی هەیە کە خیتاب زمانێک لە بانکەدان ئەم خیتاب زمانە تەمان قانونی وەبەرهێنانیش بەڕوونی باسی نەکردو ئەنی نەهاتوە زمانی مەصرفی تەواو دابنێت بۆ ئەوەی کڕیارەکان زەرمەند دەبن کاتێک بینیمانە تەطبیقاتمان هەبوو لە هەرێمی کوردستانە کەسێک پارێکەوە کردوێتەوە بۆ پرۆژێکی وەبەرهێنان قستێکی زۆری وەرگرتووە هاتووە یان ئیفلاسی کردووە ینی ئەمە چۆن مافی ئەو خەڵکە زمانەکەی ئەمە قسە لەس ئەم ڕەهەندانە ئەکەین پێمان وایە کە پێویستە تەمەن ئێستاەوەی کە هەی داوای خیتاب زمانەکرێ بۆی کەسێک گوێی لە موتانی ئێمە بێ نەڵێک خیتاب زمان هەیە ڕاستە خیتاب زمان ئەدرێ لە مستەسمیر وەرەگیرێ بەڵام خیتاب زمانە زۆربەی کات لە نیوەی پرۆژەکە خیتاب زمانەکە ئلغاکرێتەوە لایەن بە هەمانگی مستەسمر و بەڕێوەبەرایەتەکانی وەبەرهێنان ئەمە خەلێکی جەزریە پاشە ئەم خیتاب زمانانی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە تەختەی تەواوکردنی پرۆژەکە ناکە زمانی مافی کڕیارەکان ناکە ئەمە جگەلەوەی کە قانون بەنەسێکی وازح ئیلزامی مستەسمیری نەکردووە پاشان ئەم خیتاب زمانە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کڕیار ناتوانێت تەماسوکەی پێوە بکە احتجاجی پێوە بکە تەنها ئەوەیە کە بەڕێوەبەرایەتی وەبەرهێنان یان دەستەی وەبەرهێنان احتجاجی پێوەکە تەماسوکی پێوەکە بەرامبەر بە وەبەرهێن یان نا ئەبین لە واقع هەیە تەماسوکی پێوە ناکرێ حیمایەی خەڵکی فەقیر کە زۆرینەی زۆری کۆمەڵگا و ینی لایەنێکی سەرێکی پرۆژەکان نەکراوە بۆی ئەمە ئەمانوێت لەو ڕۆ قسە بکەین کە خیتاب زمانەکان مەبلەغەکەی زیاد بکرێ مودەکەی زیاد بکرێ و غەرەزەکەی تەخسیس بکرێ و ڕێگە بە کڕیارەکانش بدرێت کە بتوان تەمەسوک بەمە بکەن ئەمە جانبێکی قانونی معقەدە نامەوێت بچمەوە تەفاسیلەوە ئەمە لەم خاڵات چۆن نەتوانین ئەم ڕێگە بە کڕیار بدەین تەمەسوک بەم خیتاب زمانانەوە بکە ئێمە شتێکمانەیە لە قانون پێوتری ئیشتراط لمەصلحة الغیر بۆ ئەوانەی کە قانونین لەم مستەڵەحەتی ئەگەن ئەتوانین لەم ڕێگەوە کە یاسای وەبەرهێنان تعدیلکەین ئەم فەقەرەیە بۆ زیاد بکەین لەسەر نەمای ئەم نەزەریاتە قانونیانە ڕێگە بە کڕیارەکان بدرێت کە تەمەسوک بەم خیتاب زمانانەوە بکەن پاشان ئێمە زمانی وەرگرتنەوەی ئەو پارەی کە دراوە هەندێک جا پرۆژەکە فەشە لەهێنێ خیتاب زمانەکەشمان کافی نییە خەڵکی زۆر قستی داوە خستەکەی ئەفەوتی و بینیشمان تەطبیقاتمان هەبووە لە واقع چۆن ڕووی قانونیەوە ئەوە چۆن تاویزی ئەو خەڵکانە کرێتەوە مەسەنەن بە چ لایەنێک دەتوانی تۆ ینی قەرەبووی کەسێ بکەیتەوە چاوەڕێی پرۆژەیەکی کردو و دواتر بە کەم و کورتیوە تەواو طبعا ئێمە ناتوان قەرەبوویکی متکاملی بکەین چکە ئەو ئێوێ وحدەیەکی سەکەنی دەستکەوتیایە بژی شوێنی ژیان و حیات و مانەوەی بێ ئەمە کاتی ئەمە فەشل دێنێ تو یەکسەر ئەوێ بیر لە قەرەبووی مادی بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە کە ئەم قیستانی کە داوێتی نەفەوتێ ئەمە وەکوتمان باش کە کابرا ئیفلاسەکە کە ئیفلاسی کرد چۆن ئەسڵ ئەوەی لە ڕووی قانونی ئەو کەسە کە سەبەبی ئەم زیانانەیە قەرەبوویان بکاتەوە ئەو کەسی کە پارەی وەرگرت بیداتەوە کە مستەسمیرە بەڵام ئەمە قسەکەمان لەسەرەوەی کە مستەسمیر ئیفلاسەکە پارەی نییە بیداتەوە چۆن ئەم زمانی ئەمە بکەین تەمان لە هەرێمی کوردستان و عێراق زمانمان نییە قانونی عێراقی و قانونی هەرێمی کوردستان و یاسای وەبەرهێنان زمانی ئەم بابەتی نەکرد ئێمە ئەمانوێت تەوسی ئەوە بکەین کە ئەبێ کەفاڵی تەزامنی دابنرێ کەفاڵی تەزامنی واتە مستەسمر پێش ئەوەی دەست بکات بە پرۆژەکە کەفاڵیەکی تەزامنی لە بانکێک لە مەصرفێکی معتەمەد بێنێ
بۆی کە ئەم بانکە گەرنتی ئەوە بکات کە ئەم مستەسمیرە فەشەلی هێنا یان هەڵهات یا هەر سەبەبێک بتوانێت ئەم کەسە زمانی ئەوە بکات کە پارەی ئەم کەسانە بدات کە پارەیان داوە قیستیان داوە و ئێستا مستەسمیر ئیفلاسی کردووە. مامۆستا پێت وایە ینی کاری وەبەرهێنانش لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ناوچەی گەرمیانی خۆمانە ینی زۆتر چاو لەسەر سەرمایەدارێک چاوی لەسەر ئەوەیە زۆترین پرۆژەی نیشتەجێبوون دروستکە ینی خۆ ژینگەی گەرمیانش لەبارە بۆ کاری وەبەرهێنان لە چەندین بابەتی تردا و دەبینین یەکێک لە هۆکارە مرۆیەکان بۆ کەمبوونەوەی ڕوبەری زەوێ کشت و کاڵەکانیش ئەوەیە ئەو پرۆژە دروست دەکرێ و یعنیەوەی ئەمەش ئاگداربین خەڵکی تر زۆرم پرۆژانە ئەکڕێتەوە و یعنی خەڵکە هەژارەکەش ناتوانێت سوودی لێبینێ ئێمە چۆن وا بکەین ینی چاوەکان تەنها لەسەر پرۆژەی نیشتەجێبوون نەبێ ینی هاندانی ئێوە کاری ڕۆشنبیران و یاساناسان بۆیە کە تەنهاوە بەرهێنێک دێت چاوی لەوە نەبێت کە ئەمڕۆ لە کەلار پرۆژەی نیشتەجێبوون یعنی بازاڕەکەی باشترەوە بابەتەکانی تر ئەمە فەرامۆش بکەین نەتوانین بیکەین. تەبەن لە ڕاستی ئەمەوە بڵێم ینی پرۆژەی ئیسtisماری و بەرهێن ئەبێ بە پارەی خۆی بیکات نەک بە پارەی ئەو کەسانی کە پارەیان لێ وەرەگری ئەمە جیاوازی نێوان مقاول و مستەسمیر نێوان مقاولێک لەگە بۆ بەرهێنێک بەداخەوە لە هەرێمی کوردستانە درکبەوە کردووە لە کەلار و گەرمیانش بە تایبەتی کۆمپانیا هاتووە ینی دیناری نییە لە سەرگیرفانی خەڵ پرۆژێک بەداخەوە ئەوەیەکێکە لەو تەوەرانەی کە ئێمە ئەمانەی مەعالەجێ بکەین مستەسمیر ئەبێ خۆی پارەی تەختیەکردنی و پرۆژەیە پێبێ ئەوە بێ چاوەڕێ ئەوە نکات کە بە پارەی خەڵکم ئەمە پرۆژان تاواکە بەداخەوە لە هەرێمی کوردستان بەگشتی و گەرمانیش لە زمانیا ئەوەی کە لە واقعای بینین ئەوەیە کە بە پارەی خەڵک کەرتی نیشتەجێبوون بەرمونە باس بکەین بە قیستی بەشداربووان پرۆژەکان تەواوەکری ئەمە لە کاتێکە ئەمە بە گوێری ئەو مودەیە کە دیارەکە تەواو ناکرێت لە کاتێکە ئەمە لەگەڵ سیاسەتی و یاسای وەبەرهێنان و سیاسەتی نیشتەجێبوونە ناگونجێت چکە تۆ کۆمەڵە خەڵکەتەیە خەڵکی کەم دەرامەتن یان دەرامەتەکان مامناوەندە قستی ئەوان نییە کە بێن قستێکی زۆر بدەن و بە پارەی تەختی ئەم پرۆژە تەواو بکەن مستەسمەرە بێ خۆ ئیسtisمار بکە و بە قستی دێشخانم قستان وەربگرێتەوە. جوابی پرسیارەکەی ترم بەندیوێکی ترداوەی ئەمە گۆڕانکاری لەوە بەرهێنان ناکەین تەنها ینی پرۆژە نیشتەجێبوون نەبێ بتوانین ئەکیوەکو سەرەتا باسم کردەوە بەرهێنان تەنها کەرتی نیشتەجێبوونی و نابێت تەنها چامان لەسەرەوە بێ ئەمە لە ڕاستیا بێ حکوومەتی هەرێم سیاسەتێکی گشتگیری هەبێ ئەمە ئەمڕۆ وەرشۆڤەکەمان لەسەر سیاسەتی وەبەرهێنانە و نیشتەجێبوون بەنمونە ئەبێ سیاسەتێکی گشتگیری هەبێ هاوتەریب لەگەڵ هەموو سێکتەرەکان بە یەکەوە گەشە پێ بدە ناکرێت و تەنها چاو لەسەر نیشتەجێبوون بێ پرسیارێکی زۆر جدیە بەڵام کەرتی کشت و کاڵ کەرتی گەشت و گوزار ئێمال بکەیت ئێستا ئەبینین بۆیە ویستمان لە ڕووی ئەندازایی و ئەندازیاریەوە کەسێکی پسپۆرمان لەگەڵ بێ ئەمڕۆ بۆ ئەوەیە لەم ڕۆ ئێمە چ خەلەلێکمان هەیە ویستمان ئەو جانبەشی تەختێ بکەین ئەکید اختیڵات و تێکەڵێکی زۆر هەیە لەم پرسا لە هەرێمی کوردستان پێویستە سیاسەتێکدا بنرێ نیشتەجێبوون سیاحا گەشت و گوزار کشت و کاڵ هەموو سێکتەرەکان حەقی خۆی پێ بدرێت.